ئەڵمانیا بۆ کاروباری دەرەوە بەڕێزگەر فریدسن سەرۆکی THW ئاژانسی فیدرالی ئەڵمانی بۆ هاوکاری تەکنیکی، بەڕێز جێگیری کۆنسۆلی ئەڵمانیا لە هەرێمی کوردستان، بەڕێزان و ئامادەبووان هەموو لایەکتان زۆر زۆر بەخێر بێن. جێی خۆشحاڵیمانە کە ئەمڕۆ پێشوازی لە یەکێک لە هاوبەشە هەرە گرنگەکانمان دەکەین لە هەرێمی کوردستان کە ئەوانیش هاوکارانمان لە وەزارەتی ناوخۆ لە ئاژانسی جەم چ بکەم جێی خۆشحاڵیمانە کە ئەمڕۆ پێشوازی لە یەکێک لە هاوبەشە هەرە گرنگەکانمان دەکەین لە هەرێمی کوردستان کە ئەوانیش هاوکارانمان لە وەزارەتی ناوخۆ لە ئاژانسی فیدرالی ئەڵمانیا بۆ هاوکاری تەکنیکی ناسراو بە THW لە یەکێکی تر لە پرۆژە و دەستکەوتە گرنگەکان بۆ بەرەو پێشبردننی سیستەمی وەڵامدانەوەی قەیران و کارەسات لە هەرێمی کوردستان. پەیوەندی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و وڵاتی ئەڵمانیا پەیوەندیەکی مێژوویە و شانازی پێوە دەکەین. سەرەڕای دۆستایەتی دێرینمان و پشتیوانی بەردەوامی حکوومەتی ئەڵمانیا بەتایبەت لە شەڕی دژی تیرۆریستانی داعش و ڕاهێنانی هێزەکانی پێشمەرگە و پشتیوانی بەردەوامیان لە گرنگترین دەستکەوتەکانی ئەو دوایەش ناساندنی جینۆسایدی کوردانی ئێزیدی لە پەرلەمانی ئەڵمانیا بوو کە بێگومان ئەو هەنگاوە زۆر بەرز دەنرخێنین و جێگای سوپاس و ڕێزلێنان. بەداخەوە دوای تێپەڕبوونی زیاتر لە 8 ساڵ بەسەر کارەساتی شنگال و دوای هەموو هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا زیاتر لە 325,000 لە خوشک و برایانی ئێزیدی نەیانتوانیوە بگەڕێنەوە زێدی ڕەسەنی خۆیان و تاوەکو ئێستاش هیچ هەنگاوێکی جددی لەلایەن حکوومەتی فیدراڵەوە بۆ جێبەجێکردنی ڕێککەوتنامەی شنگار نەگیراوەتە بەر. ئێمە لە هەماهەنگی و پەیوەندی بەردەوام داین لەگەڵ هاوبەشەکانمان لە حکوومەتی فیدراڵ بۆ ئەوەی بەرگەکانی ڕێککەوتنامەی شنگار وەکو خۆی جێبەجێ بکرێن و ڕێگا خۆش بکرێت لە کۆتاییدا بۆ ئاساییکردنەوەی بارودۆخ و جێبەجێکردنی مادەی 140. لێرەدا دەمەوێت خوشک و برایانی ئێزیدی دڵنیا بکەمەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان وەک هەمیشە سەرجەم هەوڵ و کۆششەکانی خۆی دەخاتە گەڕ بۆ شادبوونەوەی ئێزیدیەکان بە خاک و زێدی ڕەسەنی خۆیان بە شێوازێکی شکۆمەند و ئارەزوومەندانە و تا ئەو کاتەش هەموو هەوڵەکانمان وەک هەمیشە بەردەوام دەبێت بۆ پاراستنی مافەکانیان و دابینکردنی ژیانێکی شایستە بۆیان. پێشمەرگە قارەمانەکان بەڕابەرایەتی جەنابی سەرۆک بارزانی بە گیان فیداکاری شنگاریان لە چەنگی داعش ڕزگار کرد و لەو پێناوەش سەدام پێشمەرگە گیانی پاکی خۆیان پێشکەش کرد. ئێمە لە هەرێمی کوردستان ئەو کات و ئێستاش و لە ئایندە دژی هەموو وتاری ڕق و کیناوین و ڕێگە نادەین هیچ کەس و لایەنێک کللتوری پێکەوە ژیان و سەقامگیری کوردستان تێک بدات. بەڕێزان، بەداخەوە دوای ئەو کارەساتە یەک لە دوای یەکانەی کە لە ساڵانی ڕابردوو ڕوویاندا لە کارەساتی مرۆیی و دەستکرد کە بەداخەوە بە درێژایی مێژووی کورد ڕوبەڕووی بۆتەوە، یاخود کارەساتی سروشتی کە بەهۆی گۆڕانکاریەکانی کەش و هەوا ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبووندانە و بە پێی کارنامەی کابینەی نوەمی حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار کاک مەسرۆر بارزانی، وەزارەتی ناوخۆ هەنگاوی جددی گرتوۆتە بەر بۆ هەنگاونان بەرەو دامەزراندنی سیستەمێکی بەهێزی وەڵامدانەوەی قەیران و کارەسات لە هەرێمی کوردستان. هەر بۆیە خۆشحاڵم کە ئەمڕۆ لێرەین لە پرۆژەیەکی تازە
لە هەرێم ئەویش ترینینگ مانجمنت سنتەر ئینستیتیوت بەکردنەوەی ئەو پەیمانگای ڕاهێنانی بەڕێوەبردننی قەیرانەکان کە بە یەکێک لە پرۆژە گرنگ و پێویستەکاندا دەنرێت بە سوودوەرگرتن لە ئەزمموی وڵاتی ئەڵمانیا پلانی بۆ داڕێژراوە و تێیدا مەشق و ڕاهێنان پێشکەش بە کارمەندانی حکوومەت و خۆبەخشەکان و تیمەکانی وەڵامدانەوەی خێرا RRU و تیمی وەڵامدەرەوەی سەرەتایی FRT و کۆمەڵگە پێشکەش دەکات. ئاستی هوشیاری و توانای وەڵامدانەوە بەرز دەکاتەوە و مەشق و ڕاهێنانی تایبەت لە بوارەکانی ئامادەبەشی بۆ قەیران و کارەسات، هەروەها چۆنیەتی بەهاناوەچوون و ئەنجامدانی فریاگوزاری سەرەتایی پێشکەش دەکات. خۆلەکان لەلایەن تیمی ڕاهێنراوی ناوەندی هاوبەشی هەماهەنگی قەیرانەکان و خۆبەخشەکان پێشکەش دەکرێن. لە پرۆژەکەدا چەندین باڵەخانەی ڕووخاو و نیمچە ڕووخاو و سیناریۆی جیاواز دروستکراوە بۆ ڕاهێنانی تیمەکان. پرۆژەکە کۆی ڕووبەری 5,000 مەتر دووجایە و بڕی 4,000 مەتر دووجا بۆ داڕشتنی سیناریۆکان بەکارهێنراوە. لێرەدا دەمانەوێت سوپاسی هاوبەشانمان لە وەزارەتی ناوخۆی ئەڵمانیا THW بکەین کە توانیویانە قۆناغی گەورە ببڕان لە هەنگاونان بەرەو دامەزراندنی سیستەمی وەڵامدانەوەی قەیران و کارەسات لە هەرێمی کوردستان. لەم ماوەیە چەندین پرۆژەی گەورە و گرنگیان ئەنجام داوە بۆ ناوەندی هاوبەش بۆ ناوەندی هەماهەنگی هاوبەش لە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان کە هەر لە سەرەتای دامەزراندنی کەمپەکانەوە تا ئێستاش لەگەڵمان بەردەوامن. بە پشتیوانی ئەوان ئێستا ناوەندی هەماهەنگی هاوبەش خاوەنی چەندین کۆگای لۆجستیک سنتەرە لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان، هەر یەکێکیان لەسەر ڕووبەری 6,500 مەتر دووجا دروست کراون. تێیدا ئامادەکاری و کەلوپەلی پێویست بۆ وەڵامدانەوە و بەهاناوەچوون لە کاتی قەیرانەکان دەکرێت و سوودێکی زۆریان هەبووە لە قەیرانەکانی 2 ساڵی ڕابردوو. ئێستا ئەو کۆگایانە لە پارێزگاکانی هەولێر و دهۆک و سولەیمانی و ئیدارەی سربەخۆی زاخۆ بەردەستن و لە دۆمیز و پارێزگای هەڵەبجەش لە پرۆسەی جێبەجێکردندن. دامەزراندنی سیستەمی خۆبەخشی لە هەرێمی کوردستان بە سوودوەرگرتن لە ئەزمموی وڵاتی ئەڵمانیا لەو بوارە کە چەندین قۆناغی گرنگی بڕیوە، لەوانە دامەزراندنی تیمی وەڵامدانەوەی خێرای مرۆیی و پرۆژەی دامەزراندنی تیمی وەڵامدەرە سەرەتاییەکانی FTR یەکێکە لە هەرە پرۆژە گرنگەکان کە لە ئێستادا دەستی پێکردووە. ئەو پرۆژەیە کار لەسەر بەرزکردنەوەی توانای دانیشتوان دەکات بۆ ئەوەی بەر لە گەیشتنی تیمەکانی حکوومەت لە کاتی ڕووداوە نەخوازراوەکان خەڵکی ناوچەکە توانای وەڵامدانەوە و ڕێگریکردنیان هەبێت لە زیادبوونی کاریگەریەکان و چۆنیەتی بەهاناوەچوون و دەربازبوون و ڕزگارکردنی هاوڵاتیان. بێگومان یەکێک لە گرنگترین دەستکەوتەکانی ئەو کاری هاوبەشە لە نێوان وەزارەتەکانی ناوخۆی کوردستان و ئەڵمانیا بەشداری ئەو تیمانە بوون وەک یەکەم تیمی نێودەوڵەتی کە گەیشتنە شوێنی کارەساتی ئەردهەژێن لە وڵاتی تورکیا. بۆیە لێرەدا بە گرنگی دەزانم کە سوپاسی بێپایانم دووبارە ئاراستەی وەزارەتی ناوخۆی ئەڵمانیا بکەم بۆ هەموو ئەو پرۆژە و پشتیوانیەی پێشکەشی هەرێمیان کرد کە جگە لە ڕاهێنان ڕۆلی زۆر گەورەیان بینی لە دابینکردنی هاوکاری مادی بۆ کەمپەینی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەردوو وڵاتی سووریا و تورکیا. و لە ئێستادا یەکێک لە پرۆژە گەورە و گرنگەکانمان کردنەوەی ژووری ئۆپەراسیۆنی مرۆیی قەیران و کارەساتەکانە لە هەرێمی کوردستان کە لە ئایندەیەکی نزیک دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە، کە پرۆژەیەکی گرنگە و بەرەو پێشچوونێکی باش لە بەڕێوەبردننی قەیران و کارەسات لە هەرێمی کوردستان پێشکەش دەکات و هاوتەریب لەگەڵ کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری و کار ئاسانی بۆ هاوڵاتیان کە بە ئەرکی سەرشانی خۆمانی دەزانین سەر و ماڵیان بپارێزین لە هەر ئەگەرێکی نەخوازراو.
لە کۆتاییدا دووبارە سوپاسی هاوبەشانمان دەکەین و هیوای سەرکەوتن و بەردەوامبوونیان بۆ دەخوازین لە کارە پیرۆزەکانیان و بەرەو ئاوەدانکردن و پێشخستنی وڵاتەکەمان. چەند وشەیەکیش دەمەوێت زیاد بکەم لەسەر هەندێک وتاری نامەسئولانە کە لە ماوەی ڕابردوو بەرامبەر هەندێک ڕووداوی نەخوازرا و لە شنگار ڕۆیاندا چەند کەسانێک هەوڵیاندا بە وتاری تند و دوور لە گیانی پێکەوە ژیان و کەلتوری پێکەوە ژیان کە لە هەرێمی کوردستان ڕەگیدا کوتاوە و بۆتە کولتورێکی سەرتاسەری لە هەرێمی کوردستان چەند کەسانێک هەوڵیاندا ئەو ئارامی و سەقامگیری و ئەو پێکەوە ژیانە بە جۆرێک لە وتارەکانیان بشێوێنن. ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان لەژێر ڕاستپاردە و فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار کاک مەسرور بارزانی بە ئەرکی خۆمان و بەرپرسیارەتی خۆمانی دەزانین کە بە ڕێگەی یاسا و بە تونترین شێواز ڕوبەڕووی هەر جۆرە وتارێکی تند ببینەوە کە ئارامی و سەقامگیری و پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان بخاتە بنهەڕەشە و مەترسیەوە. بۆیە ئێمە هەموو هاوڵاتیان بە تایبەتی خوشک و برایانی کریستیان و ئێزدی دڵنیا دەکەینەوە کە لە ژێر هیچ پەردە و بیانوویەک ڕێگا بە هیچ کەسێک نادرێتن کە ئەو سەقامگیری و ئاسایش و پێکەوە ژیانەی کە هەمومان شانازی پێوە دەکەین و هەمومان بەیەکەوە بەردی بناغەکەمان داناوە و هەمووشمان خاوەنی ئەو کوردستانین بەیەکەوە دایپارێزین و ڕێگا نادەین کە هیچ کەسێک هەست بە مەترسی بکات لە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان وەکو لانکەی حەوانەوەی هەموو لێ قەوماوان دەمێنێتەوە و هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکان و شار و شارۆچکەکانی کوردستان شوێنی ئارام و سەقامگیر و لانەی حەوانەوەی لێ قەوماوان دەبێتن. و تا ئەو کاتەی کە بارودۆخەکان لە شنگار و لە ناوچەکانی کە کەوتونەتە ژێر هەڕەشە لەلایەن تیرۆریستانەوە ئاسایی دەبێتەوە، خوشک و برایە زدیەکان و کریسیانەکان و هەموو پێکاتەکانی تری عێراق کە ڕوبەڕووی ئەو مەترسیانە بوونەتەوە لە هەرێمی کوردستان بەسەر بەرزی بە کەرامەتەوە بە پارێزراوی دەمێننەوە و ئێمە هەموو جۆرە خزمەتگوزاریەکیان پێشکەش دەکەین لەسەروی هەمویانەوە پاراستنیان لە هەر جۆرە کێشەیەک و هەموو هەوڵێکیش دەدەین لەگەڵ حکوومەتی عێراق بۆ ئەوەی کە بە زووترین کات بارودۆخی ناوچەکانی مادەی 140 ئاسایی بکرێتەوە و جێگای خۆیەتی کە لێرەشدا جارێکی تر داوا بکەین هەم لە حکوومەتی فیدرال هەمیش لە دۆستانمان لە هاوبەشانمان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کە هەموو هاوکار بن لەوەی کە مادەی 140 دەستوری بە زووترین کات جێبەجێ بکرێت بۆ ئەوەی تەواوی کێشەکانی ناوچە دابڕاوەکان چارەسەر ببن و بارودۆخەکان ئاسایی ببنەوە و خەڵک بەسەر بەرزی و بە کەرامەتەوە بگەڕێتەوە شوێنەکانی خۆیان. ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان کۆمیتەیەکی وەزاریمان هەیە بۆ ئەوەی بە دوواداچوون بکاتن بۆ جێبەجێکردنی مادەی 140. کێشەکانی ئێمە لە مادەی 140ەوە خۆی کۆ دەکاتەوە. هەر کاتێک ئەم مادەیە جێبەجێ بوو بەشێکی زۆر لە کێشەکانی عێراق چارەسەر دەبن و خەڵکێکی زۆر لە ئاوارە و ئەوانەی کە ڕوبەڕووی توندڕۆیی و کێشەکانی ناسەقامگیری لەو ناوچانە بوونەتەوە دەتوانن بە ئارەزومەندانە و بە هاوکاری لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرال و بەشداری کۆمەڵگەی نێودەوڵەتی و UN بەسەر بەرزانە بگەڕێنەوە و چارەنووسی ئەو شوێنانە بە ڕێگەی یاسا و دەستور یەکلایی بکرێتەوە. زۆر سوپاسان دەکەم، هەموو لایەکتان بەخێر بن، ئینشاءڵڵا هەر سەرکەوتوو دەبن.